ساڵێک کە 16 ڕۆژ گیانی ژینگەیە وەکو لە قسلێمان ڕێخای خوشکانی ئیسلامی هەستان بەنجامدانی ئەم جۆرە کارانە کە پێشکەشکردن بێت یاخۆ خزمەتکردن بێ بە ژینگە دیارە خزمەتکردن بە ژینگەش خزمەتکردنە بە مرۆڤایەتی کە ئێمە وەکو کارێکی هەم ئینسانی و هەم مرۆڤی و هەم ئیسلامی کە خوای گەورە لەسەری واجبکردن پێمان وایە کە خزمەتکردن هەموارەکانە بە ژیانی ئینسان بە مرۆڤایەتی خزمەتکردنە بە ئیسلام و مسلمانان بۆی وەکو لە قسلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەموو ساڵێک لە ڕۆژی جیهانی ژینگەدا هەڵاسی بەنجامدانی نەمامگە و وەڕواندنی ڕۆک گوڵ و هەروە نەمامگەش لە زۆربەی شوێنەکانی شاری سلێمانیە بۆی بتوانین خزمەت بە ژینگەی خۆمان بکەین لە ڕوانگەی ئەوەی کە خزمەتکردن ژینگە بە ژینگە خزمەتکردن بە مرۆڤایەتی و ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان لەقی سلێمانی هەستان بەکردنەوەی بەناوی پێشانگای سۆمای چاوانەوە کە بەڕاستی بەشێکە لە لەقی سلێمانی سۆمای چاوان کە زیاتر لە 10 ساڵە خزمەت بە مناڵی بێباوکەکە پێمان باش بوو لەم ڕۆژەیە ئەم شەتڵگەیە بکەینەوە بە سعرێکی کەم وەڵاهی توین ئیتیفاقمان کردووە لەگەڵ شەتڵگەکانە کە بە سعرێکی کەم بیا بە ئێمە و ئێمەش بتوانین هەر بە سعرێکی مناسب لە پێشوازی ئەو خەڵکەیە بین.